لێر ناچی ئەوەی ئیشی هوريكي موكا هوريكي موكا هوريكي يا موكا برات دەشتی شارەزۆر ئێمە وەکو خەڵکی گوندی تەپەڕەش هەموو جۆرە زەرعاتێکەکەین و دەشتی شارەزۆر ئەوەی تر پێویست ناکە بەناوبانگە و ئەمڕۆ ئەوە مەرەزە درینۆ و ئەمڕۆ ڕۆژێکی خۆشە درینۆی مەرەزەیە و شوێنی ئەم مەرەزە جاڕەگەنمە و لە دوای 15 و دوای دەڕاستە ئیتر ئەم شوێنە گونجاوە بۆ مەرەزەی لەکەین و شووتیشی لەکەین هەر لە دوای گەنمەکان ئەتوانی بیشیگەین بە شووتی تەماتە ئەەکەین و گەنمەکەین و هەموو جۆرە زەرعاتێک لە دەشتی ئێمە شارەزۆر بە تایبەتی تەپەڕەش هەموو جۆرە زەرعاتێکەکەین. ئەم خەڵکەی ئێرە زۆری فەلاحە ئێستا کاتی مەرەزەیە مەرەزە ئەرکێکی زۆری هەیە بە تایبەتی من وەکو خۆم مەرەزە ناکەم درەوی ئەەکەم فەلا زۆر لەسەری ئەەکەوێ هەروەها من حەزەکەم کەمێ هەرزانتری ئیش بکەم بەڵام وەکو خۆشتان نەزانن لە وڵاتە گاز گرانە ئاشیا گرانە شتەکانی ئێمە زۆر گرانە و ناشتوانین زۆر هاوکاریان بکەین ئەوانیش باقییانە زۆر جار لە ئیشەکەیان سوودمەندین زەرۆرەمەندن لە دەرەوەشە دێت حکوومەت هاوکارێکی وایان ناکات لە سەمات لە تۆ و لە دابینکردنی مەسەرەن زۆربەی بە مەکینەی ئاو و بەکارەبا و بەم شتانە بەرەمەکانی دێنێتە پێشۆ ئێمە داواکارین حکوومەت هاوکاریکی ئەم خەڵکە بکات زیاتر دووربینی ئەوان لەسەر بکات لە دەرەوە کەم شت بێت شتێکی جوانە شتێکی خۆمانەیە شتێکی پاک و تەمیزە بە ئاوی پاک بەیانی سعات 6 سێنە سەر ئیش هەتا وەکو سعات 4 ئێوارە ئێمە ئیشەکەین ئەمە ئیشەکەمانە نەقوربان بوو ئیتر بەیانیان بە کۆمەڵێنە سەر ئیش هەتا جەماعەت کۆمەڵ بێ و ئاوا بەیەکۆ بین بۆ ئێمە خۆشترە یەکەی برنجی ئێمە زۆر لەو شوێنانەی کە خەڵک باسێکا زۆر دەرەجەیە باشترە چونکە ئەوەی بە کامیرەکەی خۆ سەیری تەسویری چەڵتوکەکەی کە بە پێوەسەری چەڵتوکەی هی ئێمە زۆر ئاوێکی باشە و زۆر چاکە برنجەکەمان ئینشاڵڵا ماشەڵڵا دەرەجەیەکە یعنی هەندێک شوێن هەیە وانە وەکو شارەزۆر دەرناچێت چونکە خاکی ئێمە لێرە ڕەشەگڵە کە ئاوی شێدەی ئەم ڕەشەگڵە بۆ هەموو ڕسقێک یعنی دەرەجەیەک یعنی مەسەلا بۆ ڕسقێک نییە بڵێ ئەم دەشتی شارەزورە ئەم ڕسقە نایەنی هەر بیکە بە هەر ڕسقێک 100% نەتیجەکەی بۆ گەنم بۆ مەرەزە بۆ شووتی بۆ تەماتی عنی تەنانە ئیسە خەڵکێکی زۆر ئێمە ڕووی کردۆدە باغداری حەزی لە باغداریە ئیسە خەڵکێکی زۆر مەسەلا وەکو تەپەڕەشی ئێمە بە ئەم ئیمساڵ ساڵانە لە پاسا خەڵکەکەمان باخەکە خەڵکی باغداری چونکە باخیش لە لای ئێمە
زۆر لەو شوێنانە بەناوبانگتر دەبێت کە تەمەنی باخەکانمان گەورە بێت چونکە خاکەکەی زۆر بەپیتە ئاوێکی باشیشی بۆڵا لە کاتی بڕینە لە کاتی شێوازی چاندنی ئەم برنجە ئیسە کاراسانیە ئیسە ئەم گۆلانە ئەگەر ببینی بە کرێکار بە خاکناز نەمان بڕی هەر بە بلدۆزەرەکان ئەوە بەیان بە شۆفڵ سەر گۆلەکەی بۆ بڕیت یا بەو بلدۆزەرانەی کە جادە تەسوێکە یا شۆفڵ گۆلەکەی بۆ بڕی ئاوی چەڵتوکەکەی ئەوە شوێنیت ئاوی لێ ئەنێیت ئیتر ئیسا ئەوەشەی بینیت هەر هەمان شێوەیە دەڕاستە ئەو مەرەزە ئەم جۆرە چەڵتوکە کوردیە ئەوەرێ شەنی دەڕاستەکە لێ دات ئەینا حازرە دەڕاستەش بیدرێتەوە ئەوەرێ بۆیە بە کرێکار ئەی بڕین بە کرێکاری بڕین ئەیکەین بە دەمی دەڕاستەوە ئەینا چەڵتوکی ترمان هەیە پێویست ناکە کرێکاری بە کرێکار نایبڕین هەر بە دەڕاستەکە ئەی درێتەوە هەر وەکو گەنمەکە لە مانگی یانزە پەڵەیدا ئیتر وەکو هەموو کاتێکە پەڵەدا ساڵانە گەنمەوە شێنین گەنمەکەین و کاتی بەهارە ئەگەر لە بەهارانە بە تایبەتی ئێمە کە بوشکە ساڵیە کەم بارانیە ئێمە ئاوی گەنمەکانمانە دەین ساڵانە ئێمە ساڵانە ئاو هەیە ئەم ئەرزانە ئاوی گەنمە دەین سپاس بۆخوا ئاو هەیە لە سنوورەکە هەر چاوەڕێ ئەوە ناکەین بڵین باران ببارێ و ئەگەر باران نەبارێ گەنممان نەبێ ئاوی گەنمەکانمانە دەین و گەنمێکی باشمانە بێ ئێمە لە شارە زۆر گوندی تەپەڕە شونگا ئاومانەیە بە زۆر فەلاحەکانمان گەنمێکی باشمانەیە ماشەڵا دوای ئەوەیش دەڕاستە گەنمەکانمان دووریوە لە 5 بە دواوە ئەر کەسێک ئەتوانی مەسەلا ئاوی هەیە ئەو شوێنانێک کە ئاوی هەیە عەرزەکەی ئامادەکەین ئەتوانی بیکەین بە مەرەزە بۆ نمونە ئیسا ئەمە جارە گەنمە ئەمە لە دوای گەنم کراوە بە مەرەزە ئیمڕۆ مەرەزەکەی شێ دوورینەوە ئێشتاکە پەڵەی نایەوە و ئەتوانی بیشگەین بە شووتی بار بۆ شووتیە پاییزە ئەم برنجە خۆی چەڵتوکەکەی بەرازیلی پێڵێن چەڵتوکەکەی بەرازیلیە بەس ئیتر خۆمانەوەی پێڵێن برنجی کوردی خۆمانە مە برنجی کوردی خۆمانەیە و برنجێکی بێ کێشە و برنجێکی 100% ئاوی سروشتیە و ئاوێکی کانیاوی جوانە و برنجی خۆمانێ ساڵانە فەلاحەکان زۆر بە تۆزێک مەسرفاتی هەیە قورسە زۆر فەلاحەکان وەکو ئەوی کە هەمووی خەریکی شووتی و گەنمکردن و ئەو شتانەیە بەو شێوە مەرەزە ناکەن ینی کۆمەڵی فەلاحی دیاری کراوە مەسەلا ئێمە ئیکەین ئەوەی کە ئاوی هەیە کۆمەڵی خەڵکی تر ئەیکات ئیلاکی زۆرە مەسرفی زۆرە تەبعەن ئەبێ 4 مانگی ڕێک بە بەردەوامی خزمەتی بکەی بەیانی بێیت سەری لێ بدەی ئاوی لەسەر بێ یا ئاوەکەی ببڕی کاتێک باەک هەڵەکە ئەبێ ئاوەکەی لێ ببڕی لەبەرەوە نەکەوێ زۆر جار کە قورسە بێ لەم کاتانە ئاوی لەسەر بێ ئەکەوێ
ئیسە زۆربەی بینیتانە خۆی ئەکەوێت ئەوانەی هەمووی مەسرفاتی هەیە بەد لەگەڵ یابی معدل چاودێری بکەی خزمەتی بکەی ئیتر حکوومەتیش هیچ هاوکاریەکردنی عنی بە زەبری خەڵکی ئێمە بە ئازایەتی خۆی ئەم بەرهەمی هەموو شتێکی پێ هیچ حکوومەت هیچ شتێکی دەستێکی هاوکاری بۆ ئێمە ڕناکێشێ بەسە لە هاوکاریمانکە بۆ نمونە کووت ئێستا فەردەیەکی کووتی بۆ ئێمە پێڵێن بەری بە 700,000 دینارە ئەمڕۆ فەردەیە کووتی سپی بە 50,000 دینار ئەم ساڵ ئەگەر پەڵە بداخوای گەورە پەڵەکەی کاتی خۆی بداوانە ئیمسال لەوە ناچێت من ئەم قسەکەم لەوەچی ئەمە دوایەکەیشی وا دەربچێت ئەگەر کووتدا نەبەزێ ئیمسال گەنم نابێت لە کوردستان بەعام چونکە سەمادی لێ نەدەی بەرهەموو نابێ فەردەیە کووت بە 700,000 دینار کیلۆیە گەنم 400 دینار بۆ کا 350 دینار بکە ماخول نییە ئیمسال بەعامی شارەزور و کوردستان بارانیشی هەبێ گەرمی کەمە بێت چونکە خەڵ ناتوانێت فەردەیە کووتی سپی بە 50,000 فەردەیە کووتی بەری بە 700,000 دینار ئێمە داوا لە حکوومەتەکەین هاوکاری جوتیاران یا ئەو کۆمپانیانەی کاکە کە سەما دێنن هاوکاری تۆ هەر سەمادیشم نایەتێ کووت تەوزیع ناکەی بەسەرما کۆمپانیەکان گومرکیان کەم کەرەوە هاوکاری کۆمپانیەکان بکە گومرکیان با کووت بێنن لە وڵاتان و لە تورکیا و لە ئێران و خۆمان سەما عملمان نییە ینی کوردستان باشترین خاکیە شارەزوری تر پێویست ناکە بەناوبانگە باشترین خاکیە معمەلێکی سەماد لە کوردستانان نیە من داوا لە حکوومەتەکەم چارەسەرێکی بۆ بدۆزێتەوە حەلێکی بۆ بکە کاکە ئەم وڵاتی ئێمە هەمووی خەڵکی جوتیاریە خەڵکی فەلاحەتی ئێمە لەسەر ئازایەتی شانی خۆمان خەڵکی خۆمان بەرهەمی ئەم بەرەزە گەنم شووتی تەماتە هەمووی خۆمان بەرهەمێن حکوومەت بێت بڵێ من ئەو شتە ماویتەتی نەگەوەی هەی هەر کاراسانیشکە مەسەلا لە کاتێکە تەماتەی شارەزور شووتی شارەزور پێگەیە هی پێنجێن پێگەیە کاکە لە مەرزەکان و لە حدودەکان و مێڵە داخل بێ لەیرە لە مەرزی باشماغ بۆ نمونە لە باشماغ خەندێشت مەمنوعە بۆ فەلاحی شارەزور پێنجێن تەماتە لە منزریە لە منزریە لە لای خانەقینە دەرگای هەواڵا کردوێتەوە لەوێ تێتە سلێمانی هەولێر یعنی بەس تۆ حکومەت تۆ چی کردو ڕێگری لە مەرزانەی لای خۆت و کردووە لە باشماغ نایالی بێت لە پەرێوسخانەوە لەوێ نایالی بێت لە منزریەوە حکومەت ناتوانێت ڕێگری بکە ئەو کاتەی تەماتە شارەزور پێنجێن پێگەی ئەیسا فەسلی هەنارە بڕۆ هەناری سووریە هەناری تورکیا لە بازارەکانە هەیە ئیسا بڕۆ شارەزور و دەشتی شارەزور ئیسا هەر خەریکی هەنارکردنیشین فەلاحمان گەرمەی هەنارکردنێتی ئەم درەوە ئێمە کە ئەیکەین بە دوو شێواز ئەیکەین ئەم درەوە ئەگەر بکەوێ ئەم مەرەزە ئەبێ ئاوا کرێکار بدورێتەوە و بێنی بیکەین بەدەمیوە چینە فەلاعیکەمان هەیە هەر ئەیێنێتە دەرەوە لە خەرمان کۆمەڵی ئەکا و دای ئەنێت و ئەویش هەر ئەرکێکی زۆر و مەسروفێکی زۆری هەیە هەیشە حەزیاتر حەزەکە بە پێوە بدورێتەوە ئەرکەکەی کەمترە و مەسروفەکەی کەمترە بۆ خاوەنی با بڵێن فەلاعەکە بەڵام بۆ ئێمە ئیسپادەی کەمە ئیشەکەی ئێمەش هەموو دنیا ئەزانێت لەم ئاخری مەرەزا لەوە چێت ئیشێکی کەم ببێ زۆر نەبێ ئاخریەکەی ئەگەر بچێتە 50 سەعات 40 سەعات ئیشەکەی ئێمە ئەوە نییە بەڵام داواکارین ئەگەر ئیشەکە زۆر ببێت و فەلاعەکانمان زیاتر بواریان پێ بدرێشتی باشتریان بۆ بکەن ئیشەکەی ئێمەش زۆر باشتر ئیسپادەیەکی زیاتری شەکەین هەروەها ئەوان ئیسپادە لە ئێمەکەن لەبەرەوە من ئەگەریش بۆ فەلاعێکی خۆمان بکەم بۆ نمونە مایەیەکی ببێتوانم لە مایەکە هاوکاریەکی بکەم بۆ ئەوش باشترە بەڵام ئەگەر ئیشەکە کەم بێن لەوە ناشێ بتوانم هاوکاریەکی وای بکەم کە ئەو ئیسپادە لە من بکات
ئێمە ئەو جیاوازیشمانە ئێمە خۆمان ئەم جەماعەتە کرێکارە خەڵکی گوندی تاسووزەین بەیانی کە هاتینە سەریش هەتاوەکو ئێوارە ڕۆینەوە مەسەلا قسەی خۆش و تەوە کاک جەلال گۆرانیمان بۆڵێت و تێگەی ئەوەی هاتیا کەمین بە یەکۆ ئیشەکەین زۆر بێتاقەت نابین تێگەی بەڵێ ئەوە جارجار کرێکاریە نین مەسەلا لە بەناوی ناو خۆمانەکە سوحبەت دەکەین ئەوەی کە تۆزێ خاو خری شوێ نەتوانێ ئیشکا مەسەلا پێڵێ مەرخۆم پێڵێم بەناو مسلمان بە دیانەت بووزی مەسەلا زۆر خۆری هیراک مەکە بەیانی جووزی ینی بەیانی ناوی تۆ جارێ وایە کە لە کاتی ئێوارە سەعات 4 دەستەکە بە ئیشکردن بە پەلەپەل یعنی ئەمڕۆ من ئیشی باشم کردووە تێگەیت ئێتە وازانین بۆ بەیانی نینی ئەمە بۆ بەیانی نانین ئەوە کە خۆ بەدڵی خۆمان نەبێ و ئیشکەر نەبێ ناینەوە لە ناو جەماعەتە بەدڵی خۆم دەمی خۆم نەبێ ینی هەڵبژاردەی ناو جەماعەتەوە بەدەمی خۆم نەبێ و کاک محەممەد کاک جەلال ئەم جەماعەتەی کە ئیش بکە دووسێ دراوانی ترمان هەیە نێن لەیرا ئێتە ئەو بەنامێن لە تاسووجا تێگەی کا حەسەنی هەر باشە کاک حەسەنی هێسن تۆزێ تەمەنەکەی کەمە بەڵام ئەوش باشە لەخوا بەزیاوێ ئەتوانێت ئیشکات ئێمە خەڵکی گوندی تاسووجەین بە تایبەتی لە شارە زورە گەنجی تاسووجە بەنامەیە بۆ هەموو ئیشکردنیەک تێگەی بۆ درەوان مەسەلا بۆ پاچە کۆڵە بۆ بەڕۆژە بڕین بۆ ئیشی هەباشە بۆ ئیشی هەموو ئیشێک تێگەی بۆ هەموو ئیشێ بەنامێن ئێمە بۆ درینەوە هەندێک چار ئیشەکە ئەگەر مەرزەکەی کەوتوبێ کرێکاری پێویستە یا ئەمە نێش کەوتووە بەس شەنی دەڕاستەکە لێدا ئەیوەرێنێ گەر مەرزەکە جوان کەیوە ئەم جۆرە تۆ وایە ئەگەر نەکەوێت پێویست ناکە مەسەلا دەڕاستەکە خۆی ئەدرێتەوە ئەگەر کەوت بوو ئەبێ بەداز ئاوا مڵۆی کەیت و بیدەی بەدەم دەڕاستەکەەوە لە بەرەوە برنجەکە خەسار نەبێت ئەمە بەس کرێکارەکەی بۆ ئەوەیە بۆ ئەوەی کە گەر زیانی بیبێ زیان وەڵا پۆ لە چۆلەکەی کورە چۆلەکەی ژار بەشی خۆیەتی چۆلەکەی بەشی خۆی لێخوا و پۆ لە جڕە هەیە لێ خواوت ئیتر داوەڵی بۆ کەیت و بەس ئیتر ئەوی ژار بەشی خۆی هەربێ لێ بخوا ئێمە ئیشەکەمان بۆ نمونەدەین بۆم دەشتە جاروایە تا ئێوارە 2 سەعات 3 سەعات ئیشەکەین زیاتر کەمتر چەقینە شکاندنە سەعاتێک بە 50,000 بۆ ئەو زۆرە بەڵام بە حەقیانت بۆ ئێمە هیچ نییە هیچ شتێکی وان نییە کە هاوکارێکی ئەو فەلاع بکەین دەواکەین لە حکوومەت ئەم جاریشە چاوی لەم کۆمەڵە خەڵکەوە بێت چاوی لە خەڵکی باشوە بێت کە بەرهەمێکی جوانیان نەپێشۆ مەرجەر مەرەزە نییە گەنمە شووتیە شتەکان زۆر گرانن لەسەریان ئەگەر ئاوا بێت لەوە چێ کۆمەڵە فەلاعمانەیە نەتوانێ میشە بکات بۆچی نەیکات ئەگەر هاوکارێکی باش ببێت لەسەری ئێمە فەلاعمانەیە 20 دۆلمەکە باسی بکە باچل بکات هەم من ئیسفادە ئەەکەم هەم کرێکارێک کات هەم حکوومەتێکا هەم خەڵکی کات اینجا ئەم برنجەیش بە حەقیانت کە لە ناوخوا هەیە برنجێکە تایبەتە برنجێکە خواردنی جیاوازە ئێمە برنجی درێژمان بۆیەت نازانین برنجی درێژین چییە هەر کەس قسەیەکی لەسەر ئەکات لەبەرەوەی نابینیش برنجەکە لە چی دروستەکری دەواکاریمانەوەیە زیاتر هاوکاری بکرێت
زیاتر خەمیان فەلاعانە بخورێت زیاتر مەسەرەن شتیان بۆ دابین بکرێت ئیشی باشتر بکەن با وڵاتەکە زیاتر فەرعانەی تیا بێت لە باتیەوەی لە دەرەوە شت دێت با لە ناوخۆ بێت هەم خەڵکەکەی هەم کرێکارەکە هەم ئێمە هەم خاوەنەکەی ئیسپادەیەکی باش ئەکات هەروەها هەم دابینکردنی ئەو مەرزەی کە ئەدورێتەوە کۆمەڵی حیوان و ماڵیات لەم دەشتەی ئیسپادەی لێ ئەکات کۆمەڵک لێ ئەبایداد ئەمان بە هەر بە شتێکی هاکازایی پارەوە ناگرن وەکو خێرێک با نەگێتە حەدێک گوای لێبێ پوشەکەش بە فرۆشتێکارە حیوانداریش نەتوانێت حیوانداریەکەی بکات دەوامان وایە ئیشەڵا ئەم ئیشە زیاتر پەرەپسێنێ لە هەموو کوردستان داش دەخواکەین ئیشەڵا ئاوێکی باش و بەرەکەتێک بخاتە ئەم چەمانە ئاو کەمە بە تایبەتی ومێدمان وایە باشتر ئەبێ ئیشەڵا فەلا باشتر ئەبێت زیاتر هەوڵ بدا دڵخۆشتر ببێ بەڵام ئەبێ ئەوانی شاوکار بن چاویان لیان بێت حەقێک بدەین بەوە فەلا زۆر زەرورە زۆر داماوە زۆر شتەکان خورسە لەسەری هەمی بەپارەیەتە ناو بەڵام هەمان کات چەڵدووکەکەی ئەو گەنمەکە هەر شتێک لە وڵاتە سحرێکی ئەوەی نییە کە ئیسفادە بکات و دڵخۆش بێ زیاتر بکات شتی دەرەکی زۆرە شتی دەرەکیمان زۆر زۆرە و لە حەد دەرچووە ئەگەر وا بێت قەنەعەتم وایە فەلا ئیشارە زۆر بە تایبەتی تەماتە شووتی مەرەزە هیچ ناکات دوازی دێتێرێت لەبەرەوەی زەرمەند دەبێت و توانای لەسەری نییە وڵای ئەوەی کە کەوتبێ ئەوەی ئاوا بە دەست بوو دیروتە ئەوەیش کە نەکەوتبێ بە پێوە بێت بە دەڕاستەی دوورنەوە ئەوەی کە کەوتبێتەمان دەڕاستە حەلی ناکات دەڕاستە بۆی هەڵ ناگیرێتەوە ئینسا خاوەن مەرەزەکان زۆری وایە ئەوەی کە کەوتبێ ئاوا بە دەستەی کە ئەوەشی نەکەوتبێ بەعمەلی دەڕاستە بێ بە دەڕاستەی دوورێتەوە تەقریبانەوە 12 کەسین دەرەوەکەین ئەمڕۆ بە پێی ئیشەکەی بە پێی زۆری کەمی ئیشەکەیە هەتا خەڵکی شەکەی زۆر بێ ئەمەش زۆرترین بۆی خەڵکی کرێکاری زۆرتر هێنێ ئیشی بۆ بکات. وەڵا حسابی ئەمە ڕۆژانە ڕۆژی کرێکاری درەوان 30,000 ئەوەی کە درەو بکاو درەوی هەچی بێ ماش بێ مەرەزە بێ هەچێ درەوی بکات بە 30,000 ئیشەکەین نیوەڕۆ و تێشتەنگاو خاوەنی ژنانمان بۆێنە لێرە نانشایە خۆی و بەیانی سەعات 9 دانیشین تا سەعات 10 سەعات داڵەسینەوە تا سەعات 12 ئیشەکەین سەعات 12 کە دانیشین تا سەعات 1 سەعات 1 هەڵەسین تا سەعات 4 ئیشەکەین سەعات 4 سەڵەگرین ئەڕێنەوە بۆ ماڵ ئیشەکەمان تاوا بێم مەوعیدی ئیشەکەمان تا ئەو کاتەیە عەرزم کردی هەتاوەکو بە پێوە بێ بۆ ئێمە خۆشترە بەڵام کەوت بێ تۆزێ دروونەوەی ناڕەحەتە یەگەی ئەکەوێ کە کەوت مەسەلا ناڕەحەتە هەتا بە پێوە بێ خۆشترە ڕوا لەبەر بۆ ئێمە ڕەحەترە هەر هەموو ڕسقێ گەنم مەسەلا مەرەزە کونجی هەر ڕسقێ بکەی فەلا ڕسقێ بکە هەتا بە پێوە بێ ئیشکردنی خۆشە بەڵام کەوت بێ ناڕەحەتە مەرەزە ئەم کاتانێتی لە کاتی پاییزە ئەدوورێتەوە هەتا لەم کاتەژە تۆزێ ئەوەتە بۆ نەم هەور و هەڵاوە ئەوەی ئەکەم مەرەزەی بێت تۆزێکە ترسێت یەکەی ئەوەی کە مەرەزەی کردیان ئەم کاتە کەوتێتە ئەم کاتە تۆزێکە ترسێ لە باران کاڵی فەلاعە ترسێ لێی ناقیشی نییە داماوەتە 4-5 مانگە خەریکێتی خزمەتێکە لە مانگی 6 داچێنێت تام کاتانە درەوە کرێت کاڵە هەموو ڕسقێکی ئەمەیە کە باران لێیدا خوا نەخوازی تر خراپە بێ باران لێدا ئەمەی دەستمان ئەمە داسە
داستا داسیش فەرقی هەیە باشترین جۆری داسی عەلیە تێگەی ئالوای نووسراوە عەلی داسەیە مەسەلا خۆشتر هەڵێت تیژ یەکەیت ئایا بە بڕبەن بێ بە چۆخۆی تیژکەر بێ بە حەسان بێت تێگەی هەتا داسەکە تیژ بێت تۆ کەمتر هیلاکە بیت هەتاتەر بێ خۆشترە دوورێتەوە هەتاتەر بێ خۆشترە دوورێتەوە بۆ ئیشی کرێکار خۆشە تێگەی ئەمە تەڕە ئیشەکەی خۆشە خۆشتر لە بەرەڕام بەڵام تاوشک بێت تۆزێ ناڕەحەتە خاستەن بۆ داسی کول کە داسەکە کول بوو تۆزێ ناڕەحەتە بەرومی ئەم وڵاتە ئەرزی ئێمە زۆر بە پیتە زۆر شتێکی باشە زۆر توانایەکی باشی هەیە نەمردووە بەڵام تۆوەکانمانەیە تۆوەکان جیاوازە تۆی بەرازیلەیە تۆی نەمان زۆرە زۆر هەیە لە نەوەکان بەڵام فەلاحمانەیە زیاتر شارەزایە زیاتر هەوڵەدا لە ئیشەکەی زیاتر خزمەتی ئەکا ئەمە ئیشەڵا شتێکی باش و بەرومێکی باشی هەیە من ساڵان بە تایبەتی با پاریش بڵێن نەوەک هەر زۆر ساڵانی پێشووتر بڵێن پار لەوە چێ بڵێم سێ ئەوەنی ئیمساڵ ئیشم ببێت لە ئیشەکەی خۆم ئیشم بۆ کۆمەڵە پیاو کردووە زۆر جار هەر گەشتینتە ئاسیەوە وەکو دۆسایەتی و برایەتی و تومە فەرم خۆشی لە ئابەی لێ بشکێنە بەڵام ئیمساڵ من مەسەلەن حالیان کە خۆتان لێرە مۆجود ناتوون بۆ ئیشە لەوە چێ تایوارە من سێ سعاتیش کەم ناتوانم بۆ نمونە بڵم کاکە سعاتێکی بۆ خۆت ئیشەکەی منیش دەری نایانێ گاز گرانە شت گرانە ئیشەڵا بەڵام پیتی وڵاتەکە ئەمەنە زۆر ئەبێت ئەگەر حکومەت هاوکارێکی ئەم فەلاعانەمان بکات پشت بەخوای گەورە ئەگەر فەلاع ئیمساڵ دەدوێنم چەڵتوکی کردە ساڵی کە 20 ئەکا هەم باشە هەم بەرەکەتی باشە لە زۆربەی شوێنەکان ئیشەڵا باشتر ئەبێت ئیشەڵا بەرەکەتی زیاتر ئەبێت ماكينه وافيه والله ما انا اخوان هر خفت والله جو دفتر يا شاي يا اخوان شاي ئەم برنجە لە دوای درینەوە لەسەر لایلۆنێک یا لەسەر چیمەتۆیەک شوێنێک هەڵێخین بۆ چەند ڕۆژێک هەتا وشکە بێتەوە دوای وشک بۆ ئەیکەینە فەردە و بۆ ئەو زۆربەی ئەوانەی ئاشەکانی سلێمانیان هەیە ئەوانەی بازرگان لە سلێمانی پەیوەندیەکەن لەوێ بە پێی ڕێژەی ڕەنگی برنجەکە دەرەجە چەنە دەرەجە چەنە ئەو کاتە بە سعری خۆی ئەویشە فرۆشی
هی ئیمساڵ ماشەڵات دەرەجەیەکە زۆر زۆر ئەوەی خۆتان بینیتانە تەسویرتان کردووە شتێکی نمونەی زۆر زۆر دەرەجەیەکە ماشەڵای لێوە زۆر زۆر چاک سەرچاوی ئاوی ڕسمی ئێمە سەرچاوگەکەی سرای سوبحاناغایە باز ئیتر لەوێەوە بە چەمەکە خۆی هەمووی کانیاوە تۆ نەڵی کانیاوی لێ بێتەوە و ئێمەش لێرە بە حەفارە و شۆفل بناوانەی بۆ بەسین و ئاوەکان نەقلی سەر ئەرزەکانەکەین و بۆ مەرەزە بۆ شووتی بۆ شتانە بەکاردێنی هەوڵێکی زۆرماندا ئەنجومەنی وەزیران بۆیان ئیمزا کردین کە عەرەب نەیە هەر هات بەڵام زۆر نەبوو داواکاریمانەوەی لە حکومەت بە هیچ شێوەیە نێڵێ بێت لەبەر ئێمە ناتوانین چینە سەر دڵی ئەوان بۆ بێن ئێمە داواکاریمانەوەیە ئەگەر عەرەب تێت لە وڵاتە ئیشێکا پارەکە ئەباتۆ بۆ جنوب ئیسپادە و قانجازەکەی بۆ ئەوانە ئەگەر بۆ ناوخۆ بێ هەم پارەکە لە ناوخوا سەرفە بێتەوە هەم ئیسپادەکە زۆرە بێ هەم خەڵکی یاریمی کوردستانی سوودمەندە بێ بۆچی عەرەبێک بێت لە بەغاوە لە ئەم لاوە لە ئەو لاوە یەت لەم وڵاتە لەسەر دڵی ئێمە کۆمەڵێ 6 ملیۆن 8 ملیۆنێکە باتۆ پارەکە ئەبا بۆ جنوب هیچ ئیسپادێکی بۆ هەرێمی کوردستان نابێت ئەگەر چەڵتوو بەم شێوە نەبێ و وڵات دوانە بێ پار چەڵتوو هەزاری کردو 1500 بەڵام لەبەر ئەوەی کەمە و فەلاعەکە زۆر هاوکاری ناکرێن ساڵ لەوەشی حدودەکەی 2.5 بۆ 3 بیکات ئەگەر هاوکاریەکی باشی ئەم فەلاعانە بکرێت هەم برنجی خۆمانە زۆرە بێت هەم هەرزانتر ئەبێت هەم هاوکاریەکانیان ئەوانی زیاتر بکەن بۆ ئەمانیش باشە با هەرزانیەک لە وڵاتە دروست ببێت لە باتیەوەی لە دەرەوە شتێک گرانتێت با لێرە هەرزان ببێ خەڵکی سپادە بکە هەم کاکی جوودیار هەم خەڵکەکەشمان ئەمە ناکرێ ئەنی تۆ هەموو دەقەیەک گە بەرز و نزمیەک هەیە لە وڵاتە بە شتێکی سادە زۆر بەرزە بێتەوە دابەزینەکەی خراپە ئەگەر هاوکاری فەلاعەکانمان زیاتر بکرێت لە مەسەلەی کوشت و کاڵا لە هەموو بابەتەکانەوە هەتا ئەگەێتە هەمی بە تایبەتی چەڵتوو مثال لەوە چێ پێ بنێ بۆ 3000 خەڵکێکی هەیە زۆر حەزی لێتی و توانە و ئیمکانیاتی نییە بسێنێ بخوات بەڵام ئەگەر هاوکارێکی باش بکرێ و دەعمێکی باشیان بکرێ و تۆی باشیان بنێ بە شتێکی گونجاو کووتیان بنێ لەعین بە گوێرەی پێویست دەرمانیان بنێ ئەوان ژۆ کاتە زۆر ئەکەن و هەرزانێکی باش لە وڵات دروستە بێت و پشت بەخوای گەورە بە ساڵی داهاتوو ئەم شتە بگەیە بە کۆمەڵی خەڵکی ئەم وڵاتە وەک مەسوول وەک پلەدارەکان و کۆوانی کە حکومی ئەم وڵاتە لەم دەستیانە نەوەک هەر شارە زۆر هەر لە زاخۆ حتا هەموو دنیای کوردستان هاوکارێکی باش بکرێ بۆ هەموو شتەکان Ora,